دانیشتنی پەرلەمانی کوردستان لەسەر 6 پرۆژە یاسا ئەنجامدرا کە 4 لەو پرۆژە یاسایانە لەلایەن فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی ئامادەکرابوون و خوێندنەوەی یەکەمیان بۆ کرا. ئەندامێکی پەرلەمانیش لە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی دەڵێت ئەو پرۆژانەی ئامادەیان کردوون زۆربەی لە بەرژەوەندی خەڵکیدان، لەوانش پرۆژە یاسای کۆنتڕۆلی جۆری دڵنیایی بۆ هاوردەکردنی کاڵاکان بۆ ناوەوەی کوردستان. سواز بخوات چوار پرۆژە یاسا لەلایەن فراکسیۆنی کۆمەڵەوە پێشکەش کرابوو کە خوێندنەوەی یەکەمی بۆ کرا، کە ئەمە بەڕاستی بەدەستکەوتێکی گرنگ بۆ فراکسیۆنی کۆمەڵ ئەمڕۆ هەژمار کرا کە کۆمەڵێک پرۆژە یاسای لە وەزعی قەیرانی دارایی ئێستا هەرێمی کوردستان پێشکەش کردووە کە لە خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان دابێت. ئەمە تەوەرێکی گرنگ بوو. یەکێک لەو پرۆژە یاسانەی کە ئەمڕۆ فراکسیۆنی کۆمەڵ پێشکەش کردبووە خوێندنەوەی یەکەمی بۆ کرا پرۆژە یاسای دامەزراندنی کوالیتی کۆنتڕۆلی جۆریە کە دڵنیایی بێ لە هەرێمی کوردستان ڕاستەوخۆ ئەم دەستگایە لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە سەرپەرشتی بکرێت. یەکێکی تر لەو پرۆژە یاسایانەی کە پەسەند کرا یاسای بەکرێدانی خانوبەرە بوو کە لە ئێستادا گرفتێکی زۆر لە بەکرێدانی خانوبەرەی نیشتەجێبوون و شوێنە بازرگانیەکاندا هەیە و لەو دانیشتنەدا تواندرا لە بەرژەوەندی کرێچیەکاندا پرۆژەکە پەسەند کرێت. یاسای بەکرێدانی خانوبەرەك ئیشکالی لەسەر بوو هەموارەکەی. ئەمڕۆ لە پەرلەمانی کوردستان لە قازانجی کرێچی ئەتوانم بڵێم لە قازانجی کرێچی توانیمان یاساکە یەکلا بکەینەوە بە جۆرێکە ئەگەر ئیشکال هەبوو لەسەر ئەو کرێی کە خەمڵێنراوە لە ڕابردوو بۆ نمونە من و تۆ لەسەر سعرێک ڕێکەوتین کە ملیۆنێک دینارە لە دوای 4 ساڵ بۆم هەیە منی کرێکی داوا بکەم ئەم کرێم بۆ کەم بکرێتەوە نسبەتمان بۆ دیاری نەکرێت تا چەند کەمە کرێتەوە ئەتوانین ملیۆنەکە بکەی بە 100,000 و بە پێچەوانەوە بۆ خاوەن کرێش ئەتوانین لە دوای 4 ساڵەکە داوا بکە پیاداچوونەوە بکە بۆ کرێکە ئەگەر سعری بازار شتەکان بەرز بوو بۆ پێویستی ئەکرد زیاد بکرێ بەڵام بۆ ئەمەیان بۆ کرێکی مەحدودمان کردووە کرێکی ناتوانێت لە 120 زیاتری بکات. لەگەڵ نزیکبوونەوەی کۆتایی هاتنی وادەی خولی چوارەم پەرلەمانی کوردستان بەردەوامە لە تاوتوێکردنی پرۆژە یاساکان لە ئێستاشدا سەرقاڵی ئامادەکردنی پەیڕەوێکی نوێیە بۆ ئەوەی لە داهاتوودا دەسەڵاتێکی تۆکمەتر بەو دەستگایە ببەخشرێت و توانای لێپێچینەوەی لە زۆربەی دەسەڵاتەکاندا پێ بدرێت. ئاراس عەزیز کەناڵی پێام هەولێر.